ئەمد من گۆڕانم، من کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستانم، من لە ڕێبازی خاڵۆشەهاب شەیدارام کاک نەوشێروانم، من دژی دوو لایەنم. ئومێدم هەیە یەک بگرێتەوە، گشت کوردنیا خەریکە یەکگری هە چوار پارچەکە یەکەگرێتەوە. بەرام تازە ئێمە دژایەتی یەکەکەین. زۆر پێخۆشحاڵم بەم کۆنفرانسە بەوانەی وا ڕۆینەتە ژیرۆ بنێژن ئەم لاو ئەولا هەر دوولاکەیان بدەن لە چەپڵە بێژین ئێمە یەکین و برای یەکین. ئەم شعارە بکەنەوێن و ئیتر کێوێتە مەسوولیان با بێتە مەسوول. ئێمە دشمنە وای لێمان کردە ئێمە بینە دشمن یەکتری و بینە نەحەز یەکتری ئەم شارەگە و ئەو شارەگە و بادینان و گەرمیان و زەرد و سەوز و ئەمانە دشمن وای لێمان کردە. ئێمە ئەمە ئامڕازێکە بۆ ئەوەی دەستی پێوەگنە گشتمان سەرکەوین. ئیتر بۆ پەرلەمان بێ بۆ مەسوولیات بێ بۆ حەچی بێ. من مەمنونی ئەو کوردەمەوا دڵسۆزە و دڵسۆزی کوردی گەرەکە. نە خۆی دووبەرەکی نییە بەڵام مەسوولەکان وایە ئەگە دووبەرەکی نییە بۆ داناشن بۆ یەکۆ تەواو سەد حزبێ لە جیهانە یەمینی و یەساری شیمالی و جنوبی سەرەکی و ئەتراف با ئەمە ژوا بکەن دەمدەتی وایانە بکردایە ئێوە حەدوو لایەن بچنە ئینتخابات شوێکی ئێمە خۆمان ناسازین خەڵک دەنگمانەداتێ نامانداتێ ئیشەڵڵا ئەگەر ئیشەڵڵا نەتیجەی باشی واللهی خەڵک ئەوانی تاقیەوە کردە ئەوەکانتری تاقیەوە کردە ئومێد ئەوەیە ئەوەکان چکۆم زۆر درویان لێل حتا درویان لێ قورئانی شاکردە درویان لێ دینی شاکردە درویان لێ خەرکی شاکردە درویان لێ دوشمنی شاکردە اینجا ئومێد ئەوەیە لەمان باشتریان دەست ناکوێ ئومێدەکە ئەوەیە کادی خۆی ئەمود من گۆڕانم، من کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستانم، من لە ڕێبازی خاڵۆشەهاب شەیدارام کاک نەوشێروانم، من دژی دوو لایەنم، من دژی خائینان و گەندەڵانم، من شەپۆلی بەحری بێسامانم، من تەیری تیشفڕی کاتی بە کاتی دەشتی گەرمیانم، من بوومە لەرزەم، من بڕکانم، من دژی ئەوانم، من دژی ئەوانم، چاک بزان من دژی خائینان و گەندەڵانم.